سری سورەیاوەندەر جەڵتە لێیدا و کەسیش نازانێت تەندروستی دەوڵەت باخچەلی چۆنە. نەخۆشکەوتنی سیاسیەکان ئاستەنگ بۆ پرۆسەی ئاشتی دروست دەکات. ئایا گومان لە نەخۆشکەوتنی متمانە پێکراوەکەی ئۆژەلان دەکرێت؟ ماوەی 2 مانگە پرۆسەی ئاشتی لە تورکیا بووە بە باس و خواست. پەیامەکەی ئۆژەلانیش لە ئیمڕاڵیەوە کە ئامادەی بۆ هەڵوەشاندنەوەی پەکەکە دەربڕی پرۆسەکەی بردە قۆناغێکی گرنگترەوە. هەرزوو پێشوازی تورکیا و بەرپرسانی لە پرۆسەکە کاردانەوە و پێشاتی زۆری بەدواداهات. بە تایبەت کە ئەمجارە پێشنیازی پرۆسی ئاشتی لەلایەن دەوڵەتی باخچەلی کە سایتی تونند و نەتەوەپەرستی دژ بە کورد پێشنیاز کراوە. هەفتەی پێشوش ئەردۆغان شاندی ئیمڕاڵی بینی پەکەکەش داوای ئازادکردنی ئۆژەلان دەکات و دەڵێت ئامادەی چەکدانانین لە کۆنگرەیەکدا کە ئۆژەلان خۆی سەرپەرشتی بکات. ماوەیەکە پرۆسەکە جۆرەکە کە سستی پێوە دیارە دەستگیرکردنی ئەکرەمی مامۆغڵو لەلایەن تورکیاوە کە سەرۆکی گەورە شارەوانی ئیستانبول بوو سەرنجی زۆرێکی لەسەر پرۆسەی ئاشتی لادا. لە دوای دیداری ئەردۆغان و شاندی ئیمڕاڵیش حەز دەکرێت پرۆسەکە سست بووە. هەر لە سەرەتای ڕاگەیاندنی دەستپێشخەریەکەیەوە باخچەلی لە میدیاکان شاردراوەتەوە و وتیان تەندروستی ناجێگرە. دیارنەمانی باخچەلی بە ناوی تێکچوونی تەندروستیەوە گومانی زۆری دروست کردووە. هەرچەندە ئێستا بەزارێکی دەوترێت تەندروستی باشە، بەڵام هێشتا کەس نازانێت دۆخی چۆن. شاندی ئیمڕاڵی بە تەلەفۆن قسەیان لەگەڵ باخچەلی کردووە، بەڵام کەس ئاگای لە وردەکاری تەندروستیەکەی نییە. هەرچی سری سورەیاوەندەری ئەندامی شاندی ئیمڕاڵی و متمانە پێکراوی ئۆژەلانە شەوی ڕابردوو جەڵتە لێیداوە و هێشتا نازانرێت تەندروستی چۆنە. بەشێک لە چاودێرانیش دەڵێن پێدەچێت ئەزموونی تورگوت ئۆزال دووبارە ببێتەوە کاتێک لە ساڵی 1993 دەستی کرد بە گفتوگۆ لەگەڵ پەکەکە بۆ پرۆسەی ئاشتی کورد لە تورکیا. بەڵام دوای ماوەیەک لە ئۆفیسەکەی خۆی جەڵتە لێیدا و گیانی لەدەستدا. هەر ئەو کات گومانەکان لەسەرەوە بوون کە ئۆنزال لەبەر ئەوەی دەستی بردووە بۆ گفتوگۆ لەگەڵ پەکەکە بۆیە کوژراوە.